سپاس. بەناوی گروپی کاری بەرەنگاربوونەوەی تونندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی لە سلێمانی بە خێراتنی بەڕێستانەکەین. پێتان ڕاگەێنین ئامادەبوونتان هاوبەشیکردنە لە خەباتی مەدەنی بۆ چەسپاندنی یەکسانی جەندەری. بەڕێزان، وەک ئاشکرایە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونندوتیژی جیهانیە دژی ژنان. گروپەکەمان ئەم ساڵ لەژێر دروشمی ڕێکخراوەکان ئازایانە بۆ چەسپاندنی یەکسانی جەندەری کار دەکەن. دەست دەکەین بە دەستپێکی چالاکیەکانی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونندوتیژی دژی ژنان. ئێستاش خات و بەهار مونزیر سەرپەرشتیاری گروپەکەمان با بفەرمێت بۆ ناساندنی گروپەکەمان. لە دەستپێکی 16 ڕۆژی دژی تونندوتیژی دوێنێشەوە هەواڵێکمان پێگەشت کە تەرمی ژنێک بە سووتێنراوی بە شێوراوە دەموچاوی و گیانی ناناسرێتەوە لە پزیشکی دادوەری سلێمانیە و کەس نازانێت کێیە. ئەمە کاری ڕۆژانەی ئێمەیە، کاری هەفتانەی ئێمەیە کە جێگەی نیگەرانیە بەڕاستی کە ئێمە بە بەردەوام ئەم هەواڵانە بیستین و ڕۆژەکان و چالاکیەکانمان بەمانە دەست پێەکەین. بەڕێزان، گروپی کاری بەرەنگاربوونەوەی تونندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی لە سلێمانی لە ساڵی 2015 دەستی کردووە بە کار و چالاکی و وەکو زەرورەتێکی لە کاتی هاتنی ئاوەرەکانی ناوخۆ ئاوەرەکانی عێراقدا وەکو زەرورەتێک بۆ هەم ئاهەنگیکردن لە نێوان حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و زانکۆکان و هەموو ئەولایەنە پەیوەندیدارانەی کە لەسەر پرسەکانی ژنان و پرسی تونندوتیژی لە هەرێمی کوردستان ئیش دەکەن. ئێمەش وەکو بەشێک لە عێراق و بەشێک لە هەرێمی کوردستان ئەم گروپەمان بە چالاکانە بەردەوام بووە و کاری هەم ئاهەنگیمان پێکەوە کردووە. یەکێک لەو لاوازیانەی کە لە هەرێم و لە عێراقدا هەبوو نەبوونی سیستمێکی تۆکمە بووە بۆ بەڕێوەبردننی دۆسیەکان کە ئەتوانین بڵێن لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کۆمەڵێک لەو زانستە کۆمەڵێک لەو زانیاریە پێویستیانە هێنراوەتە ناو هەرێمی کوردستانەوە. هێرشە ناڕەواکان نامانوەستێنن. ئەوڕێکی خێرا لە مێژوو دەدەینەوە بەڕوونی ئەوە دەبینین کە سەرجەم هێزە پێشکەوت و خوازەکان سەرجەم ئەو کەسانەی ڕێبەری پێشکەوتن و ڕێنسانسن هەمیشە بە جیاوازی کۆناغ و ئاستی کۆمەلگاکانیان هەوڵی بەرتەسکردنەوەی مەودای کارکردن و هەنگاوەکانیان دراوە. هێرشی ناڕەوایان کراوەتە سەر. ئەمە بۆ ژنان و پیاوانی ئازای کۆمەلگا هەر بە هەمان شێوەیە. لەم کۆمەڵگەیەدا تاکەکان بەردەوام و بە جۆری جیاواز ژیان و مافەکانیان دەکەوێتە بەرمەترسی. واقعەیەکی تاڵ و تاریکە. تەنها ڕۆشنایی کە ئومێد بەخش و ڕۆشنکەرەوەی ڕێگەی ئەم کۆمەڵگەیە بەرەو ئایندەیەکی سەلامەت بە یەکەوە کارکردنی ڕێکخرا و دەستگا و ئەو کەسایەتیانەیە کە بەدەر لە ژیان و سەلامەتی و خۆشی خۆیان خەبات دەکەن لە پێناو ئایندەیەکی باشتر بۆ نەوەکانی داهاتوو. بەیەکەوە هەنگاو دەنین بۆ کەمکردنەوەی نەریتە کۆنەخوازەکان ئەو عەقڵیەتەی کە مرۆڤ وەک تاک سەیر ناکات بەڵکو وەک گروپ و عەشیرەت. بەیەکەوە بربەستەکان دەشکێنین. ئەم هەرێمە دەکەینە نمونەیەکی جوان پێکەوە ژیان و ئاسوودەیی و فەراهەمکردنی جوانیەکان. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەو کاتە تەمەنم تەنیا 13 بۆ 14 ساڵێکە بوو. شەوێکیان باوکم کە لە ئیش گەڕایەوە بانی کردم و دەستی خستە سەر شان و ناوچەوانی ماش کرد. هەستمە کرد چاوەکانی پڕن لە فرگەسکی قەدیسماڵ. زۆر سیر بوو. من تا ئەو کاتە باوکم بەو شێوەیە نەبینی. بەرامبەر خۆی دای نیشان و هێواش نەواش قسەی بۆ کرد. کۆتا قسەی خۆی کرد و جگەرەیەکی داگرسان و نەفەسێکی خۆڵی لێیە. من ئەو کات هەمیست بمرم ون بم هەر شتێکم لێبێ بەس لە بیان نەمێنم. چونکە تا ئەو کاتە من بە خەیاڵیش بیرم لە شتێکی وا نەکردبەوە. کەزانی تر گریان قورگی گرت بۆ ئەوەی ڕێی لێ بگرێت. دووبارە دەستی خستە سەر شان و پێی وتم ئەزانم ئەتەوێ شتێک بڵێ کچی خۆمی و چاکت ناسم بەس ئیترەمە سونەتی حەیاتە
کچە بێش و کاڵ کوڕیشە بێژن بێنێ من لەم چاوەڕوانیە زۆرە ترسم دایکم بۆی باس کردوم زۆر کاتژنەکان لە چاوەڕوانیە گەرمە ڕاقی ژنیان کوژێت ئەکوژرێن ئێستاش باوکە خۆشەوێت ئەویست هاوار بکەم و پێی بڵێم باوکت گیان من ناتوانم من جارێ ناتوانم ئەو مەسئولێت هەڵگرم من ناتوانم لە نازی تۆ بۆ دایکم ڕزگارم بێ ئێستا توانم بچم نازی کەسێکی تر هەڵگرم ئەویش هێواش بۆ خۆی باسی خۆشەویستی ماڵ و مناڵ و خێزانی بۆ کرد تخوا چۆ دڵتانی وا لە منەکەن ئەی من کچی تۆ نیم باشە پێ خۆشە کچەکۆ هەمیشە شەختی هەڵدراوە و دەرکراو بێت دایکێکیان ئەو سوکەتی ئەو پیاوە پێمەکە تازە هیچ کەسێک پێ نەکردو بۆ ئەمە چیە پارۆنانێک ناتیە دەبا شتێکە پێ بڵێم دایکێکیان کارەکەری ماڵانم کرد بێت نانی خۆم بەزیاوە پێیاکەم بەڵام جارێکی تر ناڕۆمەوە بۆ لاو پیاوە دەباشە تخوا بە باوکە بڵێ لەوە زیاتر بڕۆبیان و پێ نەبرێت دایکێکیان ئەزانم بخواوە شتێک ئەزانم من چی بکەم کە منی ناوێ دایکێکیان تخواوەم لەگەڵ مەکە لەم تەواڕێمەوە دایکە خوب قەنەعەتم لە بەڵام بیرم لەوە زیات بچم بکەم تخوا دایکێکیان هەر جێگەکەی پێ بڵێ هەر جێک دەکەی نەخی بڵێ من تا ئێستاشە پرسیارە لە خۆمەکەم و ناگەم بە هیچ وەڵامێک دایک و باوک چۆن نەتوانن لە بەرامبەر بڕەپارەیەکە مناڵەکەی خۆیان بفرۆشن من ئەو شەوە نەجاتی دایکم و باوکم و هەموو دایک و باوکێکی تر 1000 جار مردم و تەریق بوومەوە کە ئەگەر بێت و ئاشکرای بکەمەوە بە زیندوی نامێنمەوە باوەیەکی زۆر لەژێر هەڕەشە و پەلاماری ئەو ناپاکەیە بوو تا دواتر لە ڕووداوێکی هاتوچۆیە وەک سەگ تۆپی ئێستاش کەبیر لە ژیانی خۆمەکەمەوە من چیرۆکی ئازارێکی درێژوای لێکردوم لە ژنێکی 80 ساڵی پەککەوتە بچم کە سەری بۆ ناو کۆڕەکەیە لەرزم